حکومەت تاڵبانی یەکەم جوڵی لە ساڵی نوێدا دەکات. پەرلەمانتارێک داوای یاخیبوون لە حکومەتی هەرێم دەکات. لە فەرمانگەیەکی هەولێر 1 ملیار دینار دیار نامێنێت. دیپلۆماتی گەوتۆمەتە ئاشکرا دەکات کە مامۆستا عینیەکەی هەولێری لەسەر دەستگیر کراوە. من هاوادارم و گشتێکی نوێی دیپلۆماتیکتان پێشکەش دەکەم. حکومەت تاڵبانی یەکەم جوڵی لە ساڵی نوێدا دەکات و زۆرینەی بەڕێوەبەرە گشتیەکانی سلێمانی لە پشکی یەکێتی دەگۆڕێت. بەپێی بەدواداچوونەکانی دیپلۆماتیک مەگەزین لە هەفتەی داهاتووەوە بە بڕیاری حکومەت تاڵبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێم زۆرینەی بەڕێوەبەرە گشتیەکان لە پشکی یەکێتی لە سلێمانی دەگۆڕێن. ئەو گۆڕانکاریانی حکومەت تاڵبانی لە چوارچێوەی ئەو گۆڕانکاریانەدایە کە یەکێتی لە دوای ڕووداوەکانی هەشتی تەمووزەوە دەستی پێکردووە کە لەناو حیزبدا باڤڵ تاڵبانی چەندین گۆڕانکاری گەورەی کرد و لە بەرامبەردا لەناو حکومەتدا لە هەفتەی داهاتووە حکومەت تاڵبانی دەست پێ دەکات. پەرلەمانتارێک داوا لە خەڵک دەکات لە حکومەت یاخی بن و پارەی خۆڵ و خاشاک و ئاو نەدەن. دابان محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان بە دیپلۆماتیکی وت پارەی خۆڵ و خاشاک و ئاو بە شێوەیەکی نایاسایی حکومەتی هەرێم لە خەڵکی وەردەگرێت و لە بری پەرلەمان حکومەت خۆی هەمواری یاسای کردووە کە ئەوە لە هیچ کوێی دنیا ڕووی نەداوە بە بڕیار حکومەت دەستکاری یاسا بکات و نرخی نوێ بۆ خزمەتگوزاری دابنێت. دابان محەممەد ئەوەش بەبیر دەهێنێتەوە کە بەپێی دەستوری عێراقی مادەی 28 زەریبە و ڕسوم نەدەسەپێنرێت و نەهەموار دەکرێت و نەکۆ دەکرێتەوە و نەدەبەخشرێت بە یاسانە بێت. ئەو پەرلەمانتارە داواش لە خەڵک دەکات پارەی خۆڵ و خاشاک و ئەو نەدەنە حکومەت و لە دادگای ئیداری سکاڵا تۆمار بکەن بۆ ئەوەش ئامادەیە پارێزەریان بۆ بگرێت. لە هەولێر مامۆستایەکی ئاینی دەستگیر دەکرێت و دیپلۆماتیکیش هۆکارەکەی ئاشکرا دەکات. ماوەی چەند ڕۆژێکە لەلایەن ئاسایشی هەولێرەوە مامۆستایەکی ئاینی بەناوی مەلا سۆرانی تەوحید دەستگیر کراوە کە مامۆستایە لە ناحیەی بنەسڵاوەی هەولێر. سەرچاوەیەک لە ئاسایشی هەولێر بە دیپلۆماتیکی ڕاگەیاند هۆکاری دەستگیرکردنی مەلا سۆران بۆ گومانی تێوەگرانی لە بیری توندڕەوی دەگەڕێتەوە. ماوەیەکە لە شاری هەولێر مامۆستایانی ئاینی لە هەولێر ڕوبەڕووی دەستگیرکردن و لابردن دەبنەوە و لە هەفتەی پێشوشدا بە تاوانی ڕەخنەگرتن لە دەسەڵات دکتۆر سید ئەحمەد عەبدولوەهاب لە وتاری هێنی دوورخرایەوە. لە فەرمانگەیەکی هەولێر 1 ملیار دینار دیار نەما. پەرلەمانتار عەلی حەمەد ساڵح بە دیپلۆماتیکی وت 3 کەس کە کارمەندی بەڕێوەبەرایەتی ئاون لە هەولێر هەستاون بە بردننی 1 ملیار دیناری پارەی ئاوی ماڵان و پارەکەیان بۆ خۆیان بردو و نیان خستۆتەوە سەر حسابی حکومەت. ئەو پەرلەمانتارە وتی ئەو پارەیە لە کۆکردنەوەی ئاوی ماڵان دەستکەوتووە و دوای کۆکردنەوەی لەلایەن ئەو کەسانەوە پارەکەیان بۆ خۆیان بردو و نیان گەڕاندۆتەوە بۆ حکومەت. هەروە وتیشی قسەم لەگەڵ داواکاری گشتی کردووە و پێی ڕاگەیاندم ئەو کەسانیان داوەتە دادکا. گشتی دیپلۆماتیکم پێشکەشکردن هەر شاد. حبیب بیروت لە سلێمانی فامیلی مۆڵ.